لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەونە خۆیان و دەست بە ڕاگەیاندنی پرۆژە و لێدانی شەقام و دابەشکردنی پارە دەکەن. ئەمەش تەنیا بۆ چاوبەستی هاوڵاتیان و خەڵەتاندنی خەڵکی کوردستان. بەناوی خودای گەورە و مێرەبان ڕاگەیاندنی ئەم هەموو پرۆژەیە لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچوو خودی سەرۆکی حکوومەتەکەوە چەندین پرسیاری جددی دروست دەکات کە بێوەڵام ماونەتەوە. ئەوانیش سەرچاوەی بودجەی پرۆژەکان، کاتی تەواوکردن، وردەکاریەکانی ئەنجامدان و گرێبەستی ئەنجامدانەکانی چۆنە. زۆری ژمارەی پرۆژەکان لەگەڵ ئەو پروپاگەندەیەی بەردەوام بەرپرسانی پارتی و یەکێتی دەیڵێنەوە کە قەیران و ئاستەنگی دارایی لە هەرێمی کوردستان بوونی هەیە یەک ناگرێتەوە. ئەگەر قەیران هەیە و توانای دابەشکردنی موچەیان نییە، ئەی پارەی ئەو پرۆژانە لەکوێوە دێن؟ بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە ماوەی تەنیا مانگێکدا مەسرور بارزانی بەردی بناغەی ژمارەیەکی زۆر پرۆژەی لە سنووری پارێزگای هەولێر داناوە کە بەهاکەیان دەگاتە نزیکەی 800 ملیارد دینار. خۆ ئەگەر ئەو پرۆژانەی لەگەڵ هەژمار بکرێت کە لە سنووری پارێزگای دهۆک بەردی بناغەیان دانراوە، ئەوە بەهای پرۆژەکان 1 تریلیۆن دیناری عێراقی تێدەپەڕێنێت. پێگەی کوردستان وۆچ لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیویەتی چاوەڕوان دەکرێت کۆی بەهای ئەو پرۆژانەی لەم چەند هەفتەیەدا مەسرور بارزانی ڕایگەیاندون لە تەواوی ئەو پرۆژانە زیاتر بن کە لە ماوەی 5 ساڵی کابینەکەیدا ئەنجامی داون. هەڵکشانی لە ناکاو و بەرزبوونەوەی موشک ئاسای ژمارەی پرۆژەکانی حکوومەت لەم بەرەبەیانی هەڵبژارنەدا، بەڕەچاوکردنی بێبەڵێنی دەسەڵاتداران و مێژووی دوورودرێژی کەمتەرخەمی لە ساڵانی ڕابردوودا هێندەی دیکە بێمتمانەی لای هاوڵاتیان و دەنگدەران دروست دەکات. بەتایبەت لە کاتێکدا ئەو پرۆژانە پێشتر هیچ کۆدێکیان لە خودی وەزارەتی پلاندانانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم وەرنەگرتووە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هێندە دەستنوقا و قورچۆکن لە بەخشین و بەکارهێنانی سامانی گشتی، تەنانەت ئەم پرۆژانش کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا ڕایدەگەیەنن دڵی بەشێک لە هاوڵاتیان خۆش دەکات و دەڵێن بەریا هەموو ساڵێک هەڵبژاردن بکرایە بۆ ئەوەی بەشێک لەو پارەیەی هی خەڵکە بۆ خاوەنی خۆی خەرج بکرێت.